بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە ڕۆژی دووەمی جەژنی قوربانی پیرۆز بەوەی بە ڕۆز و خۆشەویست شاد دەبینەوە. هیوادارم تا دوا کۆمنت و دوا قسە و دوا پەیوەندی ئێوە هاوڕێمامن و ئێمەش لە خزمەتان نابین. خۆشەویستان دووبارە هەزار بارە بەناوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەوە پیرۆزباییەکی گەرمی جەژنی قوربان لە ئێوەی بە ڕۆز و خۆشەویست دەکەین. هیوادارین کە هەموو سات و کات و چرکێکی ژیانتان پڕ بێ لە خۆشی و بەختەوەری و ئاسوودەیی و جەژن. هیوادارین جەژن بێتە مای خۆشی و بەختەوەری بۆ تەواوی موسڵمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی. خۆشەویستانم هاوشێوەی ڕۆژی پێشوو ئێوە ئەتوانن ئەم ڕۆژ پەیوەندیمان لەگەڵا گرێ بدەن و ئەوە جەژنە پیرۆزەی خۆتان بکەن و جەژنە پیرۆزە لە کێکن لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە ئێمە لە خزمەتانی وە دیارە ئەم ڕۆژ هاوشێوەی دوێنێ ئێمە پرسیارێکی ترمان بۆ بەڕێز و خۆشەویست ئامادە کردووە کە ئەو بەڕێزی وەڵامی دروست بێ ناوێتێتە ناو تیر و پشکەوە دواتریش ئەبێتە براوەی خەڵاتی بەرنامەی جەژنانەی کەناڵی ئاسمانی پەیام. پرسیاری ئەمڕۆمان بریتیە لە نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە. نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە. ئەمە پرسیاری ئەمڕۆوانە بێ لە خزمەت ئێوەیە هاوکات لەگەڵ پیرۆزبایەکانی ئێوە ئێمە ئەمڕۆ پرسیارە لە ئێواکەین. کاک شعبان یەکەم پەیوەندی لە ئاکرێەوە. کاک شعبان گیان سڵاوە لێبێ. وعليك السلام ورحمة الله. كاك شعبان جان جەژنە پیرۆز و هەمیشار لە جەژن نابی. زۆر سپاس کاک شعبان. دووەم ڕۆژی جەژن لە ئاکرێ چۆن بەڕێوە چوو؟ کاک شعبان ڕێژەی قوربانیکردن لە ئاکرێ چۆن بوو؟ باڵی هیوادارین کە هەمیشە گەرم و گوڕبی، هیوادارین کە ئێمە بتوانین ئەم جەژنانە بە تەواوی و بە باشی زیندوو بکەینەوە. کاک شعبان بەسەراتێکی خۆش ئەگەر شتێک یا دیاردەیە کە لە جەژنا بە تۆ نامۆ بێت چییە؟ هەمیشە هەر لە جەژدا بن. کاک شعبان کاک شعبان پرسیارەکەی ئێمە بۆ ئێوە نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی دیاری کووردە؟ نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە؟ بەڵێ دەستەکانی خۆش بێ کاک شعبان گیان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. ئەگە هاوکارانم بتوان کەمێک دەنگی پەیوەندەکانمان بۆ بڵند بکەن بۆ ئەوی ئێمە باشی گوێمان لێ بێ. هەر لە ئاکرێەوە ئیمان خان وەرگین. ئیمان خان سڵاو لێ بێ. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. إيمان خان جەژنە پیرۆز و هەمیشار لە جەژن و شادی و خۆشییا بیت. ممنون صاحبي عمل دريزي إن شاء الله جزء جدا زهمي كاردر كارمندت كانال آزمانية پیام پیروزی زهمي بینرین کانال آزمانية پیام إن شاء الله همي روز توا جزنا خوشی بن إن شاء الله دویت جزنا سرکفتنا بسلمانان لهمی جیهانه. زۆر سپاس. هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بن. ئیمان خان دووەم ڕۆژی جەژنی قوربان لە ئاکرێ لای ئێوە لە بادینان چۆن بەڕێوە چوو؟ دیگەلک خۆش بی بەس پیچێک ئەڤرو جەو گەرمتر بی دوینە یعنی هەوایەکی گەلێکی گەرمگەل گەرمێکی هەبوو. یعنی گەرمەکە کاریگەری لەسەر ڕێژەی هاتوچۆ بۆ لای یەک هەیە؟ بله ئەڤرو بله بەس دوینێ نەخێر دوینێ کاریگەری نەکرد هەندی گەرما بوو بەس خەڵک هەرچوو جەژنە پیرۆزە ئەڤروزی جەژنە پیرۆزە هەبوو بەس نەوەکی دوینێژی بی هەندی دوینێ بی کێم بوو. هەمیشار لە جەژن و خۆشییا بن. ئیمان خان لای تۆ چ دیاردەیەک هەیە کە نامۆ بێ لە جەژنی قوربانە بینی بێت دیاردەی نامۆ لای تۆ چییە؟ شتێکی نامۆ بیتن یعنی کرێت بیتن خودێ سەیدا ئەو تشتێ کرێت ئەس بێژم سەیدا یعنی دەمێ خەڵک سینیڤڕانا سەرەدانا خەڵکیان جەژنە پیرۆزێ برکو خلق سيدا هرس سفيدي ربي بو جزنا فيروزي حتى إيفاري يعني بلا ساعات هيك ناتن حتى ساعات
بلا تشتينجي بس نحطها سبت عضوات دبل باركل ويدمي يعني قالك نخوشة. بەڵێ دەسەکانە خۆش بێ هیوادارین کە ئەو دیاردانەی کە باسی کرد لە جەژنان نەیبینین. ئیمان خان پرسیاری ئێمە بۆی بەڕۆز و خۆشەویست نوربەخشی نازناوی شعری چه سەرکردەیەکی دیاری کوردە؟ قاضي محمد یان شيخ محمد هاریکاری من نازانم من پرسیارەکە لە ئێوە کە من خۆم وەڵامەکەی نازانم ئێوە جواب بدەنەوە نوربەخشی نازناوی شعری چه سەرکردەیەکی کوردە؟ بله ما مستخده هاریکاری ما بلا شیخ محمود بی شیخ محمود بۆ تۆ جێگیرەکەین ئینشەڵا لە کۆتایی بەرنامەیە وەڵامی دروست ئاشکراکەین. ایمان خان سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە دۆیکی خۆشەویستەوە سپاس هەر لە جەژناوی خوشکی من هەر لە شاری دۆیکی خۆشەویستەوە سەقەل وەرگرین ستاو لێبێ لەوەی خۆی لە تۆژی بێ وەرەکان باشچۆنی باشی براکەم زۆر سپاس کاک سەقەت جەژنی قوربان پیرۆز بێ و هەمیشە هەر لە جەژن و شادی خۆشییان لە تۆژی پیرۆز لەکەش کادر و کارمەندی تەلەڤیزیۆنی پایان پیرۆز بی زۆر سپاس کاک سەقەر جەژنی قوربان لای تۆم دوو ڕۆژە چۆن بەڕێوە چوو کاک سەقەر وەلەکە لە خۆشە و خۆشترژی دەلێ هەتیشەلە باش بوو قەرەباڵغ بوو یعنی گەرم و گوڕ بووی خۆت ئەرێ وەلە گەرم و گوڕ بوو گەلە خۆش بووشەلە ئەی جەژنە پیرۆزە لێرەوە لە کەناڵی یاسمانی پەیامەوە لە چیەکەی؟ بەڵێ لە هەمی بسلمانی جیهان دەکەم و تایبەت لە این کوردستان دەکەم و تایبەت لە تۆ دەکەم هەمیشە هەر لە جەژن و خۆشیە بی کاک سەقەر بەسەراتێکی خۆش ئەگەر بەسەرت هاتبێ هیچ هەیەوەمان باس بکەی؟ بەلێ جوبارەتی محەممەد نەبی بەڵێ بەڵێ پرسیارەکەی ئێمە بۆ تۆی بەڕێز نوربەخشی نازناوی شعری چه سەرکردەیەکی کووردە؟ بلا محمود بی کێ؟ شیخ محمود شیخ محمود وەچە جۆگیرەکەین کاک سەقەرجیان سپاس بۆ پەیوەندەکەت هەر لێرەوە هەتا دۆکی خۆشەویست هیوادارین کە دیارە دوێنێش پەیوەندەکانی دۆک زۆر لەگەڵمان بەردەوام بوون ئەم ڕۆژ دیارە سێ پەیوەندی لەسەر لە بادینانەوە بووە پەیوەندی دواتر کاک دڵدار لە ببوورە دڵدارخان لە دهۆکەوە جارێکتر هەر لە دەڤەری بادینانەوە دڵدارخان سڵاوی خوارد دەبێ و جەژنە پیرۆز بێ و هەموو کاتێکە جەژن و خۆشی و بەختەوەری بێ سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوا لە تۆ دڵدارخان جەژنە پیرۆز بێت گەلک سپاس جەژن لە تۆ لەسەر جەم کادر کارمەندان پیرۆز بێ بفرۆخە جیاوازی هەمیشە هەر لە جەژنابی لێرەوە لە ڕێگەی ئەم شاشەیەوە پیرۆزبایی لە چیەکەی؟ لە تۆ لە سەرجەم کادر و کارمەندا بفرۆخە جیاوازی لە هەموو خەڵکی کوردستان هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی دڵدارخان ڕێژەی قوربانیکردن کە دیارە ئەم جەژنە زیاتر خەڵک بەشێکی زۆری خەڵک سەرقاڵە بە قوربانیکردنەوە ڕێژەی قوربانیکردن لەو دەڤەری ئێوە چۆنە؟ پێگومان زیاتر بوو زیاتر بۆ لایەوە؟ دەی هەمیشە لە خێر و خێرات تا بن ئینشەڵڵا هەر لە جەژن و خۆشییا بن دڵدارخان پرسیارەکەی ئێمە وازەحە لەسەر شاشە پرسیارەکەمان نوربەخشی نازناوی شعری سەرکردەیەکی کووردە سعیدی پیرە بەڵێ دەستەکانت خۆش بێ و سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ بەڕێزت خوارد لەگەڵ بێ سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و شادی و بەختەوەریابی پەخشان خان لە سلێمانی وەرەگرن پەخشان خان سڵاوی خوارد لێ بێ و جەژنە پیرۆز بێ خوا لە ئێوە بێ جەژنە پیرۆزە لە ئێوە لە هەموو گەلی کوردستان و لە هەموو برا مسڵمانەکانەکەم زۆر سپاس ئێمەش بە ناوی کارمەندانی کەناڵی پەیامەوە جەژنە پیرۆزە لە تۆ و لە خانەوادەی بەڕێست و لە خۆشەویستان و ئازیزان تەکەین هیوادارین هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی لێرەوە پیرۆزبایی جەژن لە چی ئەەکەی پەخشان خان؟ وەڵا لە برا مسڵمانەکان و لەوانەی کە مسلمانن لە مسلمانەکان یەکەم زۆر بەڵێ هەمیشە لە جەژنایی پەخشان خان جەژنت چۆن بەڕێکرێم دوو جەژنە بە تایبەتی ئەمێ پرسیاری ئەو کەم چکە بەڕاستی جەژنی قوربان بەشێکی زۆری قوربانیکردنە ڕێژەی قوربانی لەو مەنتیقەیەوە چۆن بوو؟ وەڵا نەبوو؟ ناوەڵا یعنی تا ئێستا هیچ جێ گۆشتێکتان بۆ نهاتووە؟ والله کوڕەکەم قەسابە یەشەمبیلا بۆ ناوی خوا یەک پشکم بۆ هێناوم ئەیزە شوێنی تر لە مەنتیقەی خۆمان نا یعنی ئێستا لە گەڕەکی خۆتان کەس نەیکردووە؟ ناوەڵا ئینشەڵڵا کردی ئێستا دوو ڕۆژی ماوە ئینشەڵڵا دوو ڕۆژی ماوە بەڵێ پەخشان خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە باش شێخ محمود شێخ محمود دەستەکانە خۆش بێ و سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت خۆش بێ و خوان لەگەڵ هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم هەمیشە هەر لە جەژن و خۆشی و ئینشەڵڵا ڕێژەی قوربانیش زیابێت لانەخان وەرەگرین لە
دوهۆکەوە لانەخان سڵاوت لێ بێ و جەژنە لە کەرکووکەوە لانەخان سڵاوت لێ بێ و جەژنی قوربان لێ پیرۆز بێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. پیرۆز بێم دەستخۆشیتان هەیەکەم. جەژنی تۆش پیرۆز بێ سڵاو و ڕێزمانەیە بۆ هەموو دانیشتوانی شاری کەرکووکی خۆشەویستی وادارین کە هەموو کاتێکتان جەژن و خۆشی و بەختەوەری بێ. زۆر سپاس منیش ڕێز و سڵاوی شاری کەرکووکی خۆشەویست بۆ ئێوەی بەڕێ. زۆر سپاس. پەخشاخان لە کەرکووک ئەم دوو ڕۆژە جەژن چۆن بەڕێوە چوو؟ ئایا لە ڕووی ئەمنیەتەوە باش پارێزگاری لە ئێوە کراوە لەو شارە؟ بەڵێ لەخوا بەردیاوی ئێستا شاری کەرکووک هێ منە و خەڵکێکیشی ئیتر لەناو خۆیانە یەک گوردون. سپاس بۆ پەخشاخان لێرەوە پیرۆزبایی لە کێیەکەی؟ وڵی لێرەوە سەرەتا لە ئێوەی بەڕێز بۆ سەرجەم پیۆگرانی تەلەڤیزیۆنی بەهامەکەم. سپاس. بەڵێ ئینشاڵڵا هەموو لایەکی سەرکەوتووە بێ و لە دەیک و باوکم زۆر سپاس. مسلمانان تۆش هەمیشار لە جەژن و خۆشیاوی خوشکی من. لانەخان دیارە پرسیارەکەی مەوازەحە لەسەر شاشە نازناوی نوربەخشی نازناوی شێعریت سەرکردەیەکی کوردە. شێخ مەحموود من نازانم. زۆر دڵیانی ئەختیار شتی لەگەڵ هیچی لەگەڵان نیە. بەڵێ وڵی بە هەر شێخ مەحموود بێ. باشە شێخ مەحموود بۆ تۆ جێگی دەکەین؟ بەڵێ بەڵێ ئەو میزانە توانێ بەشداریتان لەگەڵا خۆی قساکە ئەگە خۆی قساکە بە بەشداری بکە. بەڵێ ئەوە خۆی دەی ناوی بەڕێزی. وعليكە سەلام وەرەحمەتوڵڵاه. جەژنە پیرۆز بێ خوشکی من. ناوی بەڕێزت؟ میدیار لەگەڵام. کێ؟ میدیا. میدیا خان جەژنی پیرۆزی و هەمیشار لە جەژن و خۆشییا بیت. جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو؟ وڵا جەژن خۆشە بەسە چاو پرسیارە قورسەدان هێناوەتە سەر جەژنەکە ناخۆش بووە. بۆ؟ ئاخە پرسیارەکە تا وڵای زۆر خورسە داواکارم دوو ئاسانکاری دانە لەگەڵیان. وەڵی پرسیارەکە خورز نییە یعنی گرانە نازانم من تاسە نەمبیستووە بەڵام دەستان خۆش بە بەرنامەکەتان جوانە بە هیوای بەردەوام بکەن ئاڵی ئاسمانی پێیان. باز ئاگت لە کاتی هاوڕێن نەگرم منیش هەر وەکو لانەخان ئەڵێم شێخ مەحموود. دەستەکانە خۆش بێ خوشکی من. تۆ ینی ڕادوایە شێخ مەحموودە؟ وەڵاهی هەر لە خۆمەوە هەر لە خۆتەوە. باش هەر لە خۆتەوە جژی دەکەی. دەست خۆش. سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ پەیوەندەکەیت بەڕێستان. هیواداری کامیشار لە جەژن و خۆشییا بن. پەیوەندی دواتر ڤینۆس خان سڵاو لێبێ. سڵای خۆی گەورە لێبێ. سڵای خۆی گەورە تۆ ڤینۆس خان جەژن پیرۆز بێ و هەمیشار لە جەژن و بەختەوەری و خۆشییا بیت. بەتۆش پیرۆز بێ لە هاوکارەکانیش. زۆر سپاس ڤینۆس خان. ئەم جەژنە چ دیاردەیەکی جوانت بینیوە لە جەژنی قوربانە لەم دوو ڕۆژەیە کە شایانی باسکردن بێ؟ یعنی نا ئەو هەموو جوانی تایە ئەو تەوقە و گردن ئازای و هیچ نییە لای تۆ؟ زۆر ساردوسڕاوە جەژنەکەی. ساردوسڕا؟ من کەم بوو. بەڵێ. لای خۆتەوە گەرم و گوڕی یا ساردوسڕی؟ خۆم گەرم و گوڕی؟ دەبێ گەرم و گوڕ ینی نابێ ئەمە بێ هەرێکی لای خۆمانەوە گەرم و گوڕ بین ینی کە بن بڵێم وڵا ئەو ساردەم نیش ساردەم لە جەژنە نابێ بێ ینی ئێمە ئەگە ئەویش نەیە بێ ئێمە سەردانی بکەین بۆ ئەوەی کە جارێکتر توانین جەژنەکان زۆر باشی زیندوو بکەینەوە. ڤینۆس خان پرسیارەکەی ئێمە نازناوی نوربەخشی نازناوی شعری سەرکردەیەکی کووردە. بە سەرکردەکە ئافرەتەیە پیاوە توانی ئەومان پێ بڵێ؟ نەوەڵڵا ئەوانە بێ خۆ بیزانی. سەرکردان ئافرەتی شێن پێویشێ. چییە پێمان بڵێ بزانم تۆ ڕای تۆ چێە؟ با حەسەخانی نەقیدە. با ئەو بێ. دەستەکانە خۆش بێ و سپاس دەکەین. هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بیت. پەیوەندی دواتر شانیا خان لە دوهۆکی خۆشەویستەوە. شانیا خان سڵاوی خوای گەورە لێ بێ و جەژنت پیرۆز بێ و هەموو کات و ساتێکتر جەژن بێ. مامۆستا جەژنتان پیرۆز بێ. زۆر سپاس. جەژن لە تۆ و لە خانەوادەی بەڕێزت پیرۆز. زۆر سپاس. سەرنەفەردەم بینەر و ویسەرت کەناڵی پایان پیرۆز بێ. سپاس دەکەین. شانیا خان جەژنە پیرۆزە لە ڕێگەی کەناڵی ئەسمانی پەیامەوە لە چیەکەی؟ لە هەر تارپەرسی کوردستان پیرۆز دەکەم. هەمیشار لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم لە چ دیاردەیەکە بینیوە لە جەژنا کە جێگەی باز بێت چ دیاردەیەکی جوان کە بۆمانی باس بکەی؟ بەڵێ زۆر خۆش بوو. هەر ئەوەندار زۆر خۆشبووی چیتر؟ بەڵێ بەس
گەرما زۆر هەبوو. ئەمیشار لە جەژن نابی هیوادارم گەرما کاریگەری نەکاتە سەرەوەی کە ئێمە سەردان یەکتری بکەین خوشکی من هیوادارم کە زۆر بە گەوری ئەم دوو جەژنە ڕابگرین. شانیا خان پرسیاری ئێمە بۆی ئەوە دیارە نازناوی نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە؟ براکەم ناوی من سامیا دین ئەلیف یعنی دین ئەلیف گوێمان لێتە؟ سامیا براکەم نە سامیا شانیا خان پیت دین نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە؟ با شێخ محەموود بی با پەڕێزت تانیا خان بوو یا شانیا خان؟ براکەم سامیا تانیا حرف دین پیت دین. باشە گیان دەستەکانە خۆش بۆ سپاس بۆ پەیوەندەکەت هەر بژی هەمیشە لە جەژن و خۆشیابی. پەیوەندی دواتر شەنگە خانمان لەگەڵە. شەنگە خان سڵاو لەوێ. بەڕێزم باشی زۆر سپاس شەنگە خان جەژنە پیرۆزی و هەمیشار لە جەژن و خۆشیابیت. جەژن لە ئێوە سەرجەم سەرمەدانی پەیام دروست بێت ئیشەڵڵا جژنێکی خۆش دەبێت بۆ ئێوە بەڕێز. زۆر سپاس بۆ ئێوە. شانیا خان شەنگە خان چیت هەیە لە جەژنە پیرۆزبایی لە چیەکەی ئەتەوێت گەرد نازایی لە کێ بکەی؟ وەڵای من پیرۆزبایی لە باغ مەکەم چونکە ئەو ئێستا لە دەوامە ئەمە پیرۆزبایی لە باغ مکەم و سەر مسلمانانی هەرێمی کوردستانی خۆشەویست. هەمیشە هەر لەشی باوکە ساغ بێ و ئێوەش هەر لە جەژن و خۆشی بەختەوەریا بن. شەنگە خان زۆر سپاس. پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شعری سەرکردەیەکی کووردە؟ باش شێخ محەموود بێ. باش شێخ محەموود بێ. سپاس بۆ پەیوەندەکەت. زۆر سپاسانەکان پاڵ لەگەڵ. هەمیشە لە جەژن و خۆشیابی خوشکی من. سپاس بۆ پەیوەندی بەڕێزت. دیارە پەیوەندی دواتر کاک بەیار لە سلێمانیە. کاک بەیار گیان سڵاو لێبێ. جەژنی پیرۆز بێ. هەمیشە لە جەژناوی کاک بەیار گیان. جان باشی سپاس دەکەم. کاک بەیار جەژنت چۆن بەڕێکرد؟ دوو ڕۆژی جەژنی قوربانت چۆن بەڕێکرد؟ گەرم و گوڕ بووی سەردانت کرد؟ باڵێ بە لە سەردانمان کردو وڵات گەڕەشی ئەمە لە قوربانیشە هەت گەرم و گوڕ بوون لەخوا بەزیان. لە چ گەڕەکە دانیشن کاک بەیار؟ شێم حێدین. شێم حێدین. کەواتە لای ئێوە گەرم و گوڕ بوو مەسەلەی قوربانی و جەژن و ئەوە. زۆر سپاس بەخوای گەورە. کاک بەیار بەسەرهاتێک شتێکی خۆشەکە لە جەژنە لە خەیری جەژن بەسەرت هاتێ بۆمان باس بکەی. خۆشێکیان بەسەر نەهاتوە. ئەی هەمیشە لە جەژنابی. ئەی چ دیاردەیەک لای تۆ لەم جەژنەیە کە بینیتە دیاردەیەکی جوان بووە جێی سەرنج بۆ لای جەنابەت؟ وەڵام سەردانی کردو کە خوێنەوەمانە هات خۆی بۆ خۆی دیاردەیەکی جوانە. بێگومان هەمیشە لە جەژن و خۆشیابی کاک بەیارجیان. کاک بەیار پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شعری چ سەرگرتەیەکی کووردە؟ شێخ محەموود نەمر. شێخ محەموود نەمر. سپاس بۆ پەیوەندەکە کاک بەیار. زۆر سپاس بۆ تۆ. هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی برای بەڕێزم. هەمیشە هەر لە بەختەوەری و ئاسوودەیە بژین هەمووتان. پەیوەندی دواتر ڕەنج لە سلێمانیەوە. کاکە ڕەنج سڵاو لێبێ. زۆر سپاس. جەژنی قوربانت پیرۆز بێ و هەمیشە هەر لە جەژن و خۆشیابیت. کاک ئامانج لێرەوە جەژنە پیرۆزە لە چیەکەی گەر نازایی لە چیەکەی؟ نازایی لە هەموو کەسی مسلمانان دەکەم. بەڵێ بۆ وەڵامی پرسیارەکەت با چێ بێ؟ شێخ محەموودی حەفیظ. باشە گیان دەستەکانە خۆش بێ کاکە ڕەنج سوپاس دەکەین. سوپاس بۆ پەیوەندەکەت. دیارە نازناوی نوربەخشی نازناوی شعری سەرکردەیەکی دیاری کووردە کە ئیشەڵا لە کۆتایی بەرنامەکەیە بۆی بەڕێز و خۆشەویست ئاشنایەکەین و بەڕێزانەشی کە وەڵامەکانیان دروستە بێ ئەو بەڕێزانەی کە وەڵامەکانیان ڕاستە بێ سنەتی پشکە و ئەبنە خاوەنی خەڵات. کاک لوقمان لە ئاکرێەوە. کاک لوقمان گیان سڵاو لێبێ. ئەلو سەلای خۆ لە تۆ لە تاوای کادیر و کارمەندان تەلەڤیزیۆنی پێیان بێت چۆنی باشی مامۆستا گۆڕاین بۆ سپاس دەکەین کاک لوقمان گیان. سپاس دەکەین هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی جەژن لە تۆ و لە خانەوادە و لە تەواوی لە تاوای کادیر و کارمەندان لە خانەوادەکە و لە تاوای بیسەر و بینەری ڕا تەلەڤیزیۆنی پێیان پیرۆز بێتن. هیوادارم هەموو ساڵێکتان پڕ لە جەژن و خۆشی و شادی و کەمەران. زۆر سپاس. کاک لوقمان جەژنە پیرۆزە لە چیەکەی لە ڕێگەی کەناڵی پەیامەوە؟ وەڵا جەژنە پیرۆزە لە هەموو کەسێک دەکەم کە جێگر و بینەری تەلەڤیزیۆنەکەتانە. هیوادارم هەموو ساڵێکیان پڕ لە خۆشی و شادی و کەمەرانی بێ. ئینشاءڵڵا لەگەڵ ئێوە کاک لوقمان گیان. کاک لوقمان چ دیاردەیەکت بینیوە لەم جەژنەیە لەم دوو ڕۆژەی جەژنەکە لای تۆ جوان بێ لای تۆ جێگەی سەرنج بێ؟ وەڵا مامۆستا گۆران تەنها
زەو گەرمەکە دیاردەبوو لە لامانەخۆ جەوی گەرم خۆ جەوی گەرم دیاردەی خۆش نییە دیاردەیەکی ناخۆشە وایە هەمیشار لە جەژن ناوی ئینشاڵڵا کاک لوقمان گیان کاک لوقمان وەڵامی پرسیارەکەی ئێمە لای بەڕێزت چییە؟ بەڵێ باش شێخ محمود دەین باشە گیان سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت براکەم بەشدار بێتنەوە با بەشدار بێ ناوی بەڕێزی منەوە ماڵەوە بەڵێ گیان عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا برای من جەژنە پیرۆز بێ خۆشیە بەنامەکان هەیە سەرکەوتنەوە دەخوازم سپاس دەکەین ناوی جەنابەت چی بوو؟ عدنان ئەحمەد ڕەسوول کاک عەدنان ناوی سیانی وت ئەحمەد ڕەسوول باشە کاک عەدنان گیان سپاس دەکەین کاک عەدنان جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو؟ بەخودێ جێژنێکی خۆش بوو الحەمدولله هەمیشار لە جەژناوی برای من هەمیشار لە جەژن و خۆشییا بن وەڵامی پرسیارەکە لای تۆ چییە؟ شێخ سەعیدی نورستیوی باشە گیان سپاس دەکەین هەر بژیت سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشار لە جەژن و خۆشییا بن پەیوەندی دواترەگە ئامادە بێ کوێستان خان سڵاوت لێبێ کوێستان خان بەڵێ ئەم کاتتان باش ئەم کاتی بەڕێز جەژن پیرۆز هەمیشار لە جەژناوی سپاس دەکەم سەلامەتی زۆر سپاس ئەگە بکرێت لە مۆبایلەکەتەوە گوێ لە دەنگی من بگری بۆی کە درەنگ نەکەی لە وەڵامانەوە جەژن پیرۆز بێ و لێرەوە جەژن پیرۆزە لە کێ یەکەی؟ کوێستان خان جەژنە پیرۆزە لەسەر جە موسڵمانانی کوردستانەکەم بە تایبەتی دایک و باوکم هەمیشە هەر لە جەژنابی جەژن دوو ڕۆژی جەژنی قوربان لای تۆ چۆن بەڕێوە چوو کوێستان خان؟ وەڵاهی بەخۆشی بەڕێوەچوو بە گەڕیان و بە میوان و یعنی گەرم و گوڕ بوو لایەوە؟ بەڵێ ئەروەڵا جەژن لە لای ئێمە گەرم و گوڕە سپاس بۆ خوای گەورە کوێستان خان وەڵامی پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شعری چێ سەرکردەیەکی دیاری کووردە؟ شێخ محمود نەمر شێخ محمود نەمر دەستە خۆش بێ کوێستان خان سپاس بۆ پەیوەندیەکەت هەمیشە هەر لە جەژن و شادی و بەختەوەری یابی پەیوەندی دواتر دوعا خان سڵاوت لێبێ دوعا خان بله السلام عليكم وعليك السلام ورحمة الله جەژن پیرۆز هەمیشار لە جەژناوی جێژنەکان لە پیرۆزبوو لە هەموو کارواندا زۆر سپاس جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو لێرەوە پیرۆزبایی لە کێیەکەی؟ الحەمدولله خۆش لە خوای بەزیادی هەمیشە هەر لە باشیە بن دوعا خان لەو دەڤەرەی ئێوە چ دیاردەیەک هەبوو کە سەرنجی تۆ ڕابکێشێ لەم جەژنەیە؟ وڵای سەردانی زۆر بوو قوربانی زۆر بوو لە خوای بەزیادی دەی سپاس بخوای گەورە و هەمیشە لە جەژن و خۆشی بەختەوەری و ئاسوودەییا بژین نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە دوعا خان؟ شێخ محمود دەستە خۆش بێ خوشکی من سپاس بۆ پەیوەندێکت گیان خۆی قساکە با بەشدار بێ عەلەیکە سەلام گیانەکەم جەژنە پیرۆز بێ زۆر سپاس تۆ چۆنی؟ ناو چییە؟ ئازار؟ ئادار کاکە گیان جەژنە پیرۆز بێ هەمیشە لە جەژنابی نوقڵە زۆر کۆ کردەوە ئەم جەژنە؟ دەی عافێتە بێ یاخوا بەس زۆر نەخۆی خراپە باشە؟ دەی زۆر باشە وەڵامی پرسیارەکە لای تۆ چییە کاکە گیان؟ محمود چێ؟ محمود یا شێخ محمود؟ شێخ محمودی نەمەر باشە گیان دەستە خۆش بۆ سپاس بۆ پەیوەندەکەتان هەمیشار لە جەژن و خۆشی و ئاسوودەییا بژین سپاس بۆ پەیوەندەکەیەوە کاک ئاراس لە چەمچەماڵەوە کاک ئاراس گیان سڵاوت لێبێ السلام عليكم وعليك السلام کاک ئاراس جەژنە پیرۆزی هەمیشار لە جەژن و خۆشیابی جەژنەی وەش پیرۆزی و هەر لە جەژناوی زۆر سپاس کاک ئاراس دەڤەری چەمچەماڵ جەژنی قوربانی دوو ڕۆژ چۆن بەڕێکرم دوو ڕۆژە؟ لەخوا بەزگازێ گەرم و گوڕە گەرم و گوڕە باشە؟ بەڵێ یعنی گەرما کاریگەری لەسەر هات چۆن نەکردووە لایەوە؟ وەڵڵاهی گەرماکە زۆرە کاک ئاراس بەسەراتێکی خۆشەکە لاتەوەمان باس بکەی وەڵڵاهی لەم کاتە هیچ بەسەرات شتێکم لەبیر نییە مەگەر بۆ بەرنامەیەکی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا دەی هەمیشە سەرکەوتوو و سەرفراز بی کاک ئاراس گیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە و وەڵامەکەی نوربەخشی نازناوی شعری سەرکردەیەکی کووردە
شێخ محمودی نەمدا شێخ محمودی نەمر دەستی خۆش کاگارازیان سپاس هەر لێرەوە تا چەمچەماڵ دووبارە جەژن لە تۆ و باس بۆیەوە لە تەواوی دانیشتوانی چەمچەماڵی خۆشەویست پیرۆز بێ. سیناخان السلام عليكم. عەلەیکە سەلام خوشکی من باشی؟ زۆر سپاس جەژن پیرۆزی هەمیشە لە جەژن و خۆشیاوی. هل لجوز نعبي زۆر سپاس جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو لە تەکیا؟ زور باش بوو ئەوە شیە پێتاڵێتەوە قسە بکە؟ زور گەرم و گۆڕ بوو. هەمیشە لە جەژن و خۆشیاوی. وەڵامی پرسیارەکەی ئێمە لای تۆ چییە؟ جزم بەکارماندانی کەناڵی ئاسمانی پیرۆز بێت. هەمیشە هەر لە جەژن نابی جەژن لە تۆش پیرۆز بێ. ئەی جگە لە کەناڵی پەیام جەژنە پیرۆزە لە چی ترەکەی؟ خانەوان دەکەم. دەی هەمیشە لە جەژن نابن خۆت و خانەوادە و تەواوی دۆستان و هاوڕیانت. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی ئێمە خوشکی من. زۆر سپاس. وەڵامەکەی چییە؟ ئایا نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە؟ شێخ محمود. باشە گیان سپاس بۆ تۆ بۆ کەسەشی کە پێوتیتەوە سپاس بۆ پەیوەندەکەت خوا لەگەڵ هەمیشە لە جەژن و شادی و خۆشیابی. لەنیا خان سڵاو لێبێ لە سلێمانیەوە. ئەسڵاو لێبێ کاتۆ باش. ئەم کاتی بەڕێزت. زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە و لێکم پیرۆزبایی جەژنی قوربانیتان لێکم. ئێمەش پیرۆزبایی جەژنی قوربان لە ئێوەی بەڕێز و خۆشەویست و خانەوادە و تەواوی دۆستان و خۆشەویستان دەکەین. لەنیا خان هەمیشە هەر لە جەژن و شادی یابن. زۆر سپاس دەکەم مەمنون لەگەڵ یادی. زۆر سپاس. لەنیا خان چ دیاردەیەک هەبوو لای تۆ کە ئەم جەژنە جێی سەرنج بێ شتێکی جوان بێ لای تۆ؟ ستی جوان وەڵاهی نازانم بەداخ و مستی ناخۆشم بینی وەرنا ئەمڕۆ سێری ڕاستەوخۆیەکم کرد کە ڕاژماوەی قوربانیکردنەکان فڕێدرا بوو لەسەر سقامەکانەوە زۆر ناشرین بوو بەڵام بەگشتی وەڵی شتی خۆش هەر نازانم هەستەکەم سەردانیکردنی شکەم بووم جەژنە بەداخەوە. وەڵی هیوادارین کە هەر کەسەمان لای خۆمانەوە بتوانین سەردانی بکەین و ئێمە خۆمان بتوانین کە ئەم جەژنانە زیندوو بکەینەوە. ئینشاءالله. لەنیا خان پرسیارەکەی ئەمە نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە؟ وەڵاهی زانیاری نییە لەسەری بەجبا شێخ محمودی بەرزنجی بێت. شێخ محمودی کێ؟ بەرزنجی. باشە گیان دەستەکان خۆش بێ و سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی لەنیا خان. پەیوەندی دواتر ئامادەیە؟ سینا لە سلێمانی سڵاو لێبێ. سڵاو لێ و لە هەموو کارمەندەکانی ئەڵی پێ. زۆر سپاس. جەژنی پیرۆز هەمیشە لە جەژن نابیت. جەژنیەوەش پیرۆز بێ و لە جەژن خۆشیابێ. ئەم دوو جەژنەی ئەم دوو ڕۆژەی جەژنی قوربانت چۆن بەڕێکرد؟ ئایا گەرم و گوڕ بوو؟ وەڵا باش بوو. جەژنی ڕەمەزان جەژنی قوربان هەردووکی زۆر خۆش بوو زۆریش باش بوو. هەمیشە لە جەژن و خۆشیابن. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی دیاری کووردە؟ باش شێخ محمودی نەمر بێت. شێخ محمودی نەمر. دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشی بەختەوەری یابن. ئەتوانین خوشکەکەشم بەشدار بێ؟ با بەشدار بێ فەرموو. ئەلو سەلام عەلەیکم. وعەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا خوشکی من جەژنە پیرۆز بێ و هەمیشە لە جەژن نابێت. برای عزیزی مێ جەژن لە تۆ و لە هەموو موسڵمانانی جیهان و لە کاروەندە بەڕێز خۆشەویستەکان و کەناڵی ئاسمانی پێیان پیرۆز بێ بە تایبەتی جەنابێت و کاک جەلال و کاکە ڕیاز و خاتو شەیدا و کاکە محمود کەرکووکی سوال تایبەتی مێ بۆ هاوڕێکاریشی. زۆر سپاس بە ناوی تەواوی کارمەندانی خۆشەویستەوە ئێمەش پیرۆزبایی جەژنتان لێکەین هەمیشە لە جەژن و خۆشیابن. بەس ناوی بەڕێزت چی بوو؟ شۆخان لە سلێمانیەوە. شۆخان خان. شۆخان خان میوانتان زۆر بۆم جەژنە؟ الحەمدوللا میوانمان زۆر بوو قوربانیمان زۆر بۆ هات یاومایەوە جەنابیش هاتبێ ئینشاءالله. دەی سپاس بەخوای گەورە هیوادارم ئێوەش بە خۆشی نۆشیکەن. سەبارەت بە پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە؟ گومانمان هەیە بەڵام باش شێخ محمودی نەمر بێ. باش شێخ محمودی نەمر بێ و سپاس دەکەین. زۆر سپاس بۆش دەستخۆشیان لێکم هیوای سەرکەوتن بەداوامتان بۆ خوازم. هەمیشە ئێمە بینەری کەناڵە جوانەکەی ئاسمانی پێیان ئەگەر هەموو ڕۆژێک سەیرینەکەم واسەکەم عەلی شتێکم نەکردووە. هیوای سەرکەوتن بەداوامتان بۆ خوازم. زۆر سپاس شۆخان خان بۆ هەستە بەرزەی جەنابێت. هیوادارین کە ئێمەش کارمەندان لە ئاستی ئەو متمانی ئێوە بین دیارە پەیام بە بینەری ئێوە جوانە و بە پەیوەندەکانی ئێوە. زۆر سپاس بۆ بەڕێزت. ئاریا خان لە چەمچەماڵەوە. ماریا خان سڵاو لێبێ.
لاجل تجارب صار تجارب لا أنا سرجم هارم بسرجم مسلمانات لو زي جشن قربان ثاني كم بهم كانوا نامتا زۆر سپاس ماریا خان جەژنی قوربان لە تۆی بەڕێز و خۆشەویست پیرۆزی و هەمیشە لە جەژن و خۆشییا بیت هەمیشە ژیانتان پڕ بێت لە خۆشی و بەختەوەری زۆر سپاس دەکەم بەڕاستی زۆر خۆشحاڵم کە توانیت یەکەم وەرگرت زای مندوبینێکی زۆر هیوادارین کە هەمیشە ئێوە لەگەڵمان دیارە پەیام بە بینەری ئێوە جوانە سپاس دەکەین ماریا خان جەژنت چۆن بەڕێکرد چ دیاردەیەکە بوو کە لەم جەژنەیە لای تۆ جێگەی دڵخۆشی خۆشحاڵی بێ وەڵی جەژن خۆی کۆمەڵەکە مندوبێکی خۆیە لەوانە سەردانکردنی دیاردەیەکی زۆر جوانە یا قوربانیکردنەوە خێرێکی زۆر زۆر گەورەیە و جەژن هەر تایبەتمەندی خۆی هەیە یعنی ڕاست سەر بەشتر بۆ لە ساڵانی پێشتر بەڵام هەر خۆشی خۆی هەیە هەر گەرمگۆرە بەلای من دەی هەمیشە هەر لە جەژن و خۆشیە بن ماریا خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شاریت سەرکردەیەکی کووردە بەڵێ باش شێخ مەحموود باش شێخ مەحموود سپاس بۆ پەیوەندیەکەت ماریا خان دایکم حەز ئەکا بەشداری کە ئەتوانێت کێ دایکم بەشداری بکات دایکی ماریا زۆر سپاس دایکی ماریا سڵاو لەبێ جەژنە پیرۆز بێ زۆر سپاس سڵاو لە ئێوەش دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و خۆشحاڵیشم لەم بەرنامە جوانە بەشدارم ئێمە خۆشحاڵترین دایکی ماریا سپاس بۆ پەیوەندەکەی ئێوە دایکی ماریا سەبارەت بە پرسیارەکە تۆ وەڵامت بۆی چییە؟ بەڵێ وەڵامیدا هەر لەسەر پرسیارەکەی ماریاخانی کچم دێ وەڵامەکە هەر شێخ مەحموود بێ؟ بەڵێ دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت خوشکی من هەمیشە لە جەژن و خۆشییا بیت سپاس بۆ ئێوە هەمیشە ژیانتان پڕ بێ لە جەژن کاک دیاکۆ لە کۆیەوە کاک دیاکۆ گیان سڵاو لێبێ سلامەت باشی زۆر سپاس لێرەوە تا کۆیە جەژنی قوربانە پیرۆز بێ سلامەت زۆر سپاس کاک دیاکۆ دوو ڕۆژی جەژنی قوربانە چۆن بەڕێ کردووە خۆشە لە خوای بەزار عیبی نییە گەرم و گوڕ بووی سەردانی دۆست و خزم و کەسوکارێک کردووە لە خوای بەزار لە کۆیە یعنی لە کۆیە باش بوو وەسعی جەژن قەرەباڵغ بوو گەرم و گوڕ بوو زۆر گەرمگوڕی زۆر خۆش دەی سپاس بەخوای گەورە کاک دیاکۆ پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شعریت سەرکردەیەکی کووردە نوربەخشی شێخ مەحموودی نەوێت من نازانم و پرسیار لە تۆ ئەکەم نوربەخشی نازناوی شعری سەرکردەیەکی دیاری گەورەی کووردە شێخ مەحموودی نەمێت شێخ مەحموودی نەمن بۆ جێگی دەکەین کاک دیاکۆ جان سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشی بەختەوەریە بی کاک دیاکۆ سپاس لێرەوە تا کۆیە جەژن دووبارە پیرۆز بێ چنار خان سڵاو لێبێ زۆر سپاس جەژن پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشییا بیت سپاس دەکەم پیرۆز لە تۆش و لەسەرکەم کارمەندانی کەناڵە بەڕێزەکەتان و هەموو مسڵمانانی جیهان زۆر سپاس چنار خان جەژن لای ئێوە چۆن بەڕێوە چوو دوو ڕۆژی جەژنی قوربان لای ئێوە گەرم و گوڕ بوو میوانتان هەبوو وەڵی باش بوو تا ڕادێ میوانمانە بوو خۆشمان بە حکمی علاقات اجتماعیمان زۆر باشە سپاس بۆخوا خەڵکانی دەوروبەر و خزم و دراوسێ دیاردەیەک لەم جەژنەیە تۆی دڵخۆش کردووە کە جێگەی باز بەومانی باس بکەی دڵخۆشی کردبم بەڵێ وەڵی ئەوەیە کە خەڵک زیاتر ڕۆژی خۆشەویستی و پەیوەندی کۆمەڵایەتەکانی زیاتر پتەوە بێ لە جەژنە فترەیەکی زۆر خەڵک دابڕانێک هەیە بەهۆی سەرقاڵی ئیش و کاری ڕۆژانە و ژیانی جەنجاڵی ژیانەوە ڕاستە بەڵام شارخان حەز ناکەی بەشێک لەو قسانەی کە ئەکرێ یعنی لە دوای جەژن کە ئەڵێن زۆر سەرقاڵیە ڕەنگە مەجای ئەوەی هەتیایە بۆ نەسەعاتە سەردانی یەک خزمێ دۆست تێ بکە یعنی پێدوانی ئەمە بەهانەیە ئەم سەرقاڵێکە ئەڵێن بۆ نەمانی ئەم پەیوەندی و ئەم سیلەی ڕەحمە بەڵێ بەڵێ یعنی بەدڵنیاوی تۆ ئەتوانی لە جەژنە هەموومان یعنی هەر یەک لە ئێمە لە ئەوەی کاسبە ئەوەی دەوامی هەیە دەرسەتێک دۆزینەوە هەم بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکانمان پتەوتر بێ هەم گیانی لێبوردەوی و دڵخۆشیمان دەبێت بەتایبەت سەردانی نەخۆشەکان کە لەم کاتا زۆر من بە گرنگی ئەزانم ڕاستە هیچوادارین کە کۆمنتەکانە لە جێی خۆیەتی و هیوادارین کە ئێمە هەمومان بتوانین پێڕێوی بکەین شنار خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شعریت سەرکردەیەکی کووردە بەڵێ شێخ مەحموودی نەمر شێخ مەحموودی نەمر سپاس بۆ پەیوەندێکت هەمیشە هەر لە جەژن و خۆشی و بەختەوەریابی خوشکی من کاک محەممەدیان سڵاو لێبێ کاک محەممەدیان سڵاو لێبێ و جەژن
وعليك السلام كاك محمد. على كاك محمود جواب ما برو كاك محمود جان. بله كاك محمود دخل بغل ودنگ دنگ إلا موبايلك وش ولا من مقراه. بله جشن بيروز بإبراهيم. بله خو كاك دابان أفزام كاك محمود ولا دنگ مني. دست خوش سندوس خان لا تمسمالو سندوس خان صلاة ولا به. بەڵێ سڵاو لە ئێوەی جەژن لە سەرجەم کارمەندانی کەناڵەکەیان پیرۆز بێ. زۆر سپاس خوشکی من جەژن لە تۆی خۆشەویست و لە تەواوی خانەوادە و دانیشتوانی چەمچەماڵ پیرۆز بێ. زۆر سپاس. جەژن لای تۆ چ واتایەکی هەیە چ پێناسەیەکی هەیە هەر ئەوەیە گەر نازاییەکی سارد و سەر و تەوقەیەکی سارد و سەر یاخود مانای گەورەتر هەڵەگرێ. وەڵی الحەمدوللا جەژنێکی زۆر گەرم و گوڕ و پیرۆز و خۆش بوو. لێرە و پیرۆزبایی لە کێیەکەی؟ لە سەرجەم گوێگرانی خانەوادەکەم و سەرجەم کارمەندانی کەناڵی ئەسمانیکەیان. دەی هەمیشە لە جەژنابی سندوس خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە؟ بۆ وەڵامی پرسیارەکەدا حەبسەخانی نەقیب بێ. حەبسەخانی نەقیب بێ. بەڵێ کوور مەتوانێت بەشدار بێ؟ کێ؟ با بەشدار بێ. کوورم با بەشدار بێ. کاتێکی خۆشی خواتان بێ. خوا لەگەڵ بێ. ئەلی سەلام عەلەیک. وعەلەیکە سەلام خوشکی بەڕێزم جەژنە پیرۆز بێ و هەمیشە لە جەژنابی. ژیانتان لەگەڵە ژیان ئیسماعیل لە چەمچەماڵ. کێ؟ ژیان ئیسماعیل لە چەمچەماڵەوە. ژیان خان جەژنە پیرۆز و هەمیشە لە جەژنابی. دەستخۆشیتان هەیەکەم پیرۆزبایی جەژنی قوربانتان هەیەکەم. زۆر سپاس ئێمەش پیرۆزبایی بۆ ئێوە نێرین و هەمیشار لە جەژن و خۆشی بەختەوەریا بن. زۆر سپاس بۆ وەڵامی پرسیارەکە باش شێخ مەحموود بێ. باش شێخ مەحموود بێ سپاس بۆ پەیوەندێکت. خۆشحاڵ بووم. ئێمە خۆشحاڵتر بووین سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ پەیوەندێکت خوان لەگەڵ بێ خوشکی بەڕێزم. کاک محەممەد گیان سڵاو لێبێ. کاک محەممەد گیان سڵاو لێبێ و جەژنی قوربانت پیرۆزی و هەمیشار لە جەژن و خۆشیابی. زۆر سپاس کاک محەممەد دوو ڕۆژی جەژنی قوربان تێپەڕی لای تۆ چۆن بەڕێوە چوو لای تۆ چۆن گوزەرە؟ سپاس بۆخوا زۆر باش بوو. گەرم و گوڕ بوو لایەوە کاک محەممەد؟ ئەرێ وەڵا عیبی نەبوو لەخوای بەزیادی. هەمیشە هەر لە خۆشییا بن کاک محەممەدجان. کاک محەممەد لە هەولێر چ دیاردەیەک هەبوو کە تۆ دڵخۆش بکات لەم جەژنەیە؟ چ دیاردەیەک هەبوو کە جێی ئەوە بێ بۆمان باس بکەی؟ وەڵا دڕۆیم چی؟ گیان؟ کاک محەممەد؟ پرسیارەکەی ئێمە بۆ تۆی خۆشەویست نوربەخشی نازناوی شعری سەرکردەیەکی کووردە. شێخ مەحموود. شێخ مەحموودی نەمر. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەدجان لێرەوە هەولێر. سپاس بۆ بەڕێزت هەمیشار لە جەژن و خۆشیابی. کاک سەنگەر گیان سڵاو لێبێ. کاک سەنگەر سڵاو لێبێ هەمیشە لە جەژن و خۆشیابی و جەژنی قوربانت پیرۆز بێ. جەژن لێوەش پیرۆز بێ. زۆر سپاس. زۆر سپاس کاک سەنگەرگیان. جەژن لای تۆ چ پێناسەیەکی هەیە چ واتایەکی هەیە؟ وەڵی جەژن لە ئێمەواتە دڵخۆشی کەسی مسلمان لێبوردەیی بە هیوانەوەی کە ئەوەی کە دڵی ڕەنجاوە لە یەکتری لەم جەژنانە چنەوە بۆ لای یەکتر و یەکتر ئاشکەنەوە نەک هەر وەکو تەقلیدێک وەکو ڕۆژانە تۆقەیەک بە توێکی تر نەبێ. کاک سەنگەر تۆ کەس هەبوو لەم جەژنەیە ئاشتی کەیتەوە؟ وەڵام سپاس بۆ خۆ دڵم لە کەس نەڕەنجاوە. پیرۆزباییم کردوەوە. سپاس بۆ خوای گەورە هەمیشە هەروە تەبابی لەگەڵ خۆشەویستان و دۆستان تا کاک سەنگەریان. سەبارەت بە پرسیاری ئێمە نوربەخشی نازناوی شعری سەرکردەیەکی کووردە. شێخ مەحموودی حەفیظ. باشە گیان سپاس بۆ پەیوەندێکت کاک سەنگەرجان. باسیکە گیان وتم چەند سیفاتێکی ناشرین هەیە لە جەژنا کە ئەکرێت. بەڵێ فەرموو. بۆ مسلمان کە ئێمە ئەهلی مسلمانی نخۆمان مسلمانە زانین دوو جەژنمانە یعنی معقول نییە تۆ لە ڕۆژی جەژنا کە هیچ زۆری نەمان کە ڕەنگە کۆتەکان خاڵیە بۆ نوێژی جەژن ما خۆی لە خۆی شتێکی ناخۆشکەرە یعنی کاڕوەدا. دوای ئەوەش زۆربەی گەنجەکان کە لەم جەژنا کە ضرورە تۆ کەدانی خزم و کەس و خەڵک یەتە ماڵە ئەچیتە هەنە ماڵ کە گەنجەکانیان خەوتووەن یعنی تۆ ڕۆژێکی پیرۆز لەم ڕۆژەکە ئێمە خۆمان مسلمانە زانین شتێکی زۆر ناخۆشە تۆ پشتە ماڵێک و شتەکە بەخەوت بێت و جەژن بە شتێکی سادە سێ بکات.
ڕاستە بێگومان وایە جژن خۆی شتێکی گەورەیە بە تایبەت بۆی مسلمان جیاوازە لە گەژنەکانی نەوڕۆز و سەری ساڵ زمانە شتێکی ترە بەس ڕەمەزان و قوربان شتێکی زۆر زۆر تایبەتە و هیوادارم گەنجەکان بە چاوێکی گەورەترەوە سێری بکەن و ئاگاداری خزم و دۆستان بکەن ئینشاءڵڵا. دەست خۆش سپاس بۆ تەجوانەکانت کاک سەنگەرجیان، سپاس بۆ پەیوەندێکەکەت هەمیشە هەر لە جەژن و خۆشیابیت. کێ؟ سامی لە دووەکەوە. کاک سامی سڵاو لێبێ. سڵاوی خوای گەورە لە تۆ جژنی قوربانتان پیرۆزی مامۆستا چۆنن باشن؟ زۆر سپاس کاک سامیگیان، جەژنی قوربان لە تۆی بەڕێز و خۆشەویستیش پیرۆز هەمیشە لە جەژن و خۆشیابی. گەلە سپاس مامۆستا. جژنی هەر چوار پارچەی کوردستان پیرۆز دەکەم. هیوادارم ئینشاءڵڵا جژنی بێتن کوردستان خۆشەویستەکەشمان ببێتە یەک پارچە و یەک دەوڵەت ئێمەش لەژێر تێبەری ئالای کوردستان جژنی قوربان بگێڕین و پێشمەرگە قارەمانەکانیشمان لە سنووری کوردستان بن ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. کاک سامی دیاردەی جوان لای تۆ چی بوو لەم جەژنەیە ئەوەی بینی بێتت؟ بەڵێ بەڕاستی مامۆستا دیاردەی جوان ئەوەیە کە جژن با بڵێن کە دێتن بە هەموو تایبەتمەندیەکانی خۆیەوە مرۆڤ سەردان یەکتری دەکاتن ئەوەی کە لە یەک عاجزە دلی لە یەکتر مایە لە یەک ئاش دەبنەوە هەروەکو دوێنێش ئاماژەم پێ کرد ئینشاءڵڵا هەموو کەسێک لێک ئاش ببێتەوە و جژنی خێر و خۆشی و بەرەکەتی بە هەموو لایەک ئینشاءڵڵا. کاک سامیگیان دەست خۆش، سەبارەت بە پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شعری چ سەرکردەیەکی کووردە؟ شێخ محمودی حەفید بێ. با شێخ محمود بێ و سپاس بۆ پەیوەندەکەت کاک سامیگیان. خوان لەگەڵ کاک سامی هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی. کاک محەممەد لە چەمچەماڵەوە. کاک محەممەدگیان سڵاو لێبێ. لەسی بەڕێزیش بێت پشت بە ناوزانکردەکان دەستنەکە لە دەستەوە سەرجەم کارمەندانی هەموو مسلمانانی جیهان دەسێت. زۆر سپاس کاک محەممەد، دەگە بتوانین دەنگێک بەرزکەیتەوە پیرۆزبایی جەژنی قوربانت لێ یەکەین لە خۆت و خانەوادەت هەمیشە لە جەژن و خۆشیابن. مانە زۆر سپاس پیرۆزایی دەچن لە ئێوە سەرجەم کارمەندانێکم ئەسنین کامەکەم شەوای شەرت لە جەژن و خۆشیابن. زۆر سپاس کاک محەممەدگیان، جەژن لای تۆ چۆن گەرم و گۆڕ بوو؟ لای تۆ چۆن بەڕێوە چوو؟ وڵی پشواکی گەرم بوو بەڵام مخوا دەستنەکە و گەرم و گۆڕە نەبوو کەمێ سادی کرد جارباتە دەستنێکی وا خۆش نەبوو لای. یعنی هەستەکەی لە شەوە قەرەباڵغترە؟ بەڵێ بە شەو یعنی میوانتان زۆرتر بوو وانە؟ ناڵێ نە بە شەو نە بە ڕۆژی چی میوانمان زۆر نە میوانمان کام بۆ زۆرە. کاک محەممەد خۆت لای خۆتەوە هەوڵت داوە کە گەرم و گوڕ بێ، هەوڵت داوە کە سەردانی خزم و کەسوکار بکەی؟ ئاڕۆڵی ئینشەڵڵا بۆ هەر کاتێ بۆم ڕێکخۆتی ئەساکێ مەزەی چێک اینجا لە ماڵ ساوارێکی بووی میوانێک ئێ میوانەکەش نایە دەرەشی میوان کشی لە ماڵ ساوارەکە بۆی کەسێتی پێتر ئەگەر ئێمەش دەرنەچین هەر ساواری ئەمکەنە چارێتی کە دیشەتی لە کاتێ میوانەکە بێ. بەڵێ هەمیشە لە جەژن و خۆشیابن، هیوادارین کە زۆر بە گەوری ئەم دوو جەژن ڕابگرین. کاک محەممەدگیان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە نوربەخشی نازناوی شعری سەرکردەیەکی کووردە. باش شێخ محمود بێ. زۆر سپاس کاک محەممەدگیان، زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی. پەیوەندی دواتر دیارە بەداوای لێبوورنەوە کاک محەممەد کۆتا پەیوەندی بوو خۆشەویستان لەبەر نەبوونی کات پاش ناوبڕێکی کورد دەگەڕینەوە و وەڵامە دروستەکان ئاشکراکەینەوە تیربشەکەی. خۆشەویستان دووبارە سڵاو. پێشەوەی کە تیربشکەم داوای لێبوورنەوە بەڕێزانە ئەەکەم کە نەیانتوانی پەیوەندیمان لەگەڵا ساس بکەن لەبەر نەبوونی کات و کاتمان هەرەوەندە بوو. دیارە چەند بەڕێزێک وەڵامەکەیان دروست بۆ. دیارە وەڵامی دروست نوربەخشی نازناوی شعری سەرکردەی دیاری کورد شێخ محمودی حەفیدە کە یەکێکە لە سەرکردە دیار و مەزنەکانی گەلی کورد. نازناوی نوربەخشی نازناوی شعری ئەو کەڵەپیاوەی کووردە. خۆشەویستان چەند بەڕێزێک دیارە وەڵامەکەیان دروست بووە. ئێستا ئێمە تیربشک بۆ بەڕێزاناکەین بزانین چ بەڕێزەکە بێتە خاوەنی خەڵاتی بەرنامەی جەژنانە. زۆر بەڕێز پەخشان خان بووە خاوەنی خەڵاتی بەرنامە. پەخشان خان لە سلێمانیەوە کە ڕایوا بوو شێخ محمودی حەفید نازناوی شعری نوربەخشیە. پیرۆزبایی لێکەین لە پەخشان خان. پەخشان دیارە پەخشان حامید لە سلێمانیەوە بۆ خاوەنی خەڵاتی بەرنامەی جەژنانە. هیوادارین کەەوە بەڕێزە پەیوەندیکە بۆ ژماری کە لەسەر شاشە دەرەکەوێ 1950 155 28
85 بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. دووبارە جەژن لە ئێوەی بەڕێز و خۆشەویست پیرۆز بێ، سپاسی کارماندانی ماندوورەناس، کامێرەمانان و بەڕێزان لە ژووری کۆنتترۆل کە هەمیشە ماندوو بن لەگەڵمان وەکو سەربازێکی ونەکو سەربازێکی دیار کە لە ناو دەستگاکەیە سەربازێکی زۆر دیارن، بەڵام لەسەر شاشایەوە سەربازی ون وە هەمیشە کارەکانی ئەوان کارەکانی ئێمە بەوانەوە جوانە ئەوان نەبن ئێمە ناتوانین بەرنامانە بکەین. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەوەی کە تایسە لەگەڵمان بوون، سپاس بۆ پەیوەندەکانتان و سپاسی ئەو کەسانەشەکەین کە نەیانتوانی پەیوەندیمان لەگەڵ ئاساس بکەن و محاولەیان کرد بەڵام ئێمە کاتمان هەرەوەندە بوو. ئینشەڵڵا سبەینێ لە هەمان کات واتە کاتژمێر 7 لەگەڵتان ئەبین بە پرسیارێکی تایبەتتر، بە پرسیارێکی تر لەگەڵ بەڕێز و خۆشەویستە و جەژنە پیرۆزەکانی بەڕێز و خۆشەویست وەرەگرین. هەموو کاتێکتان جەژن بێ، ماڵی هەمووتان پڕ بێ لە ئاسوودەیی و بەختەوەری و جەژن. هیوادارین جەژن لە هەموو ماڵێکا بەردەوام بێ، هەر قوربان و ڕەمەزانە بەڵکو دڵتان هەمیشە جەژن بێ، هەمیشە ئاسوودە بن، ڕۆحتان هەمیشە پڕ بێ لە جەژن و خۆشی و بەختەوەری. سپاس بۆ هاوکاران دووبارە ماڵی هەموو لایەک ئاوادان ڕێزی گۆران محەممەد قوڵ بکەن تاوەکو سبەینێ لە کاتژمێر 7 پێتان نەگەینەوە، تەنها سپاردەی خۆی گەورەتان نەگەین کە سپاردە زایە ناکات. خواتان لەگەڵ. الله